لا کەش و هەوایەکی خۆڵاوی و نەگونجاودا کاریان بۆ بە پاسەوانی و خواردنی بەرهەمەکەی خۆیان. ئەمانە پڕی هەنگوون بوو بە تەمای فەرزکردنی هەموو ئەم شانانە بە هەنگوین داپۆشرابوون، بەڵام کەمیکار و نەگونجانی کەش و هەوا هەنگەکانی ناچار کردووە بۆ بەردەوامی لە ژیان بەرهەمی هەنگوینەکەی خۆیان بخۆن. ساڵانی پێشوو ئێمە تاجێکی مەلیکاتی زۆرمانە کرد. ئێستا کە ئەم خۆڵباری نابێ کارەکانمان داخا بۆ تەلقیح بۆ زۆر شت تەسیرێکی زۆری کردو لە ڕووی هەنگوونیشەوە کە خۆڵ ئەنیشێ لەسەر دارەکان مێ شنگجون ناتوانێت شیلەیەکی باش بێنێ هەڵە سێ شیلەکانی خۆیخوا بەم شێوەیە هەنگەکانمان زەعیفە بێ و زۆری هەنگەکان لە ناوەچێ. شارەزایانی بواری هەنگ داوا دەکەن هەنگەوانان کار بکەن بۆ ڕزگارکردنی هەنگەکانیان لەم دۆخە نەگونجاوی کە خۆڵبارین و کەش و هەوا دروستی کردووە، ئەمەش بە پێدانی خواردن و کاندی بە هەنگەکانیان. لەسەر هەنگەوان ئەوەیەکەوە ئاودابین بکات یاخود خۆراکی دەستی بکەوە پێ ئەوترێکاندی لەبەر ئەوەی ئەم تۆز و خۆڵە تەسیرێکی زۆری هەیە لەسەر هەنگ و هەنگوین بە تایبەتی ئێستا کەش کاتی هەنگوینە ئەو گوڵ و ناوش ئەکا لە دەرەوە پێویستە خواردنی بۆ دابنات یاخود تر شتێکی با بڵین شتێکی بۆ دابنەکەەوە ڕای بگرێت لەسەر هەنگوی خواردنەکەی خۆی. بەپێی ئامارەکانی کشتتوکاڵی کەرکک 330 هەنگەوان و 9423 پورە هەنگ لە پارێزگای کەرککدا هەن. بەرهەمی هەنگوین بۆ ساڵی ڕابردوو لە کەرکک 39290 تەن هەنگوین بوو، بەڵام ئەم ساڵ نەگونجاوی کەش و هەوا پێدەچێت ئەم بەرهەمە کەم بکاتەوە. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکک.